مجدانە نەخۆشخانەی نەشتەرگەری مهرەبانیەوە بۆ ئەو ئافرەتانەی کە کێشەی ڕانەگرتنی میزیان هەیە. ئەمڕۆ چارەسەرێکی نێمان بۆ دابین کردوون کە پێک دێت لە کورسی تێسلا. کورسی تێسلا چییە؟ کورسی تێسلا ڕێگەیەکی نوێیە یاخود تەکنیکێکی نوێیە بەکاردێت بۆ چارەسەرکردنی کێشەی ڕانەگرتنی میز لە ئافرەتان و لە پیاوان، چارەسەرکردنی ئازاری درێژخایەنی حەوز لە ئافرەتان، چارەسەرکردنی کێشەی پرۆستات لە پیاوان، هەروەها چارەسەرکردنی لاوازی سێکسی لە ئافرەتان و لە پیاوان. کورسی تێسلا لەلایەن کۆمپانیای FDA ئەمریکی ڕێگە پێدراوە. چۆن کار دەکات؟ کورسی تێسلا لە ڕێگەی شەپۆلی کارۆمەغناتیزی لەسەر ماسوولکەکانی حەوز هەڵدەستێت بە توونکردنەوەی ماسوولکەکانی حەوز. چۆنیەتی بەکارهێنانی هەر ئافرەتێک یان پیاوێک کاتێک جەرسەکانی کورسی تێسلا دەست پێ دەکا، پێویستە بۆ ماوەی 28 خولەک لەسەر کورسیەکە دانیشێت بۆ ماوەی 2 جار لە 1 هەفتە داواتە کۆی گشتی جەرسەکان پێک دێتن لە 6 جەلسە بەبێ بوونی هیچ ئێش و ئازارێک و نەشتەرگەریەک.